أحيي قواتنا البطلة التي تواجه تحدي الإرهابيين في داخل الجانب الأيمن من مدينة الموصل ويحققون تقدم نوعي مهم. هەوڵێکی حکوومەتی عێراق بۆ دواخستنی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنەوەی حەویجە نیگەرانی ئەنجومەنی سیاسی عەرەبی لە کەرکووک بە دوای خۆیدا دێنێت و لە کۆنگرەیەکدا ئەنجومەنە داوا دەکات ئۆپەراسیۆنی حەویجە بە هیچ بانەیەک دوان نەخرێت. ئێمە شەکمان هەیە ئێستا دوای مۆسن نایەن بۆ حەویجە ئەوە مشکلە بۆ ئێمە یعنی دروستەکەن بۆ ئێمە حەزمانە دوای مۆسل خۆی مەوعیدیان کرد لەگەڵ مجلس لەگەڵ هەموو قیادەوتیان دوای مۆسل تحرير حەویجە ئێستا يعني مؤشرات قلقمان هەیە يعني ترسن ئەم قواتە چێن بۆ ڕوومادی بۆ تکریت لەسەر ئێمە ئەمڕۆ ئەو مؤتەمەرە کردیان عەبادی زۆر وعدی داوە بۆ ئێمە زۆردە هاتە بۆ کەرکووک وتی تەواو بووە ئێمە کەی هاتە بۆ کەرکووک چووە بۆ مەکتەب خالد و بێشیر وتوان ئەوە تەواو بووە ئەوە ریسالەی مهمە لقایان کرد جەماعەتی ممثلی بەغا کەرکووک لە بەرلەمان و مەجلس محافظە و نایب محافظ وتی زۆر تەکیدی کرد تەواو هات تحرير حەویجە لكن استي نيكر. نحن نناشد كل القوى على الأرض. ئێمە داوا لە هەموو هێزەکان دەکەین پەلە بکەن لە ڕزگارکردنەوەی حەویجە چونکە بووەتە قەزایەکی ونبوو و کارەساتبار بەهۆی کردەوەکانی تیرۆریستانی داعشەوە بەنسبەت ئێمەوە کێشەنیە هەر هێزێک بێت ناوچەکەمان ڕزگار بکات خۆشحاڵ و شەرەفمەند دەبین ئەگەر بێت و پێشمەرگا ئەم هەنگاوە بنێت و قەزاکەمان لە تیرۆریستانی داعش پاک بکاتەوە. نطلب من السيد جلال الطلباني بتهيئة قوات إضافية لتحرير الحەویجە. داوا لە بەڕێز مام جەلال دەکەین کە هێزی زیاتر ڕەوانەی کەرکووک بکات بۆ ڕزگارکردنەوەی قەزای حەویجە چونکە لەم ڕۆکەدا حکوومەتی عێراق هەڵوێستی نادیارە بۆ ڕزگارکردنەوەی حەویجە هاوشێوەی ناوچەکانی دیکەی عێراق ئەو ڕاستیەش دووپات دەکەینەوە کە حەویجە بەشێکە لە پارێزگای کەرکووک ئەگەر لەسەر دەستی هێزی پێشمەرگە ڕزگار بکرێت ئەوە سەروەریەکی گەورەیە بۆ هەموو خەڵکی کەرکووک. ڕاوێژکارێکی سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراقیش داوا دەکات دۆخی مرۆیی دانیشتوانی حەویجە لە بەرچاو بژیرێت و حکوومەتی عێراق پابەندی بەڵێنەکانی بێت بۆ ڕزگارکردنەوەی حەویجە. ڕوودەکەینە حکوومەتی عێراق بۆ جوڵەکردن و هەنگاونان بە ئاراستەی ڕزگارکردنەوەی قەزای حەویجە بە هاوکاری ئیدارەی کەرکووک ئەگەر هۆکارێکی سیاسی کرابێتە بەهانە بۆ جارێکی تر دواخستنی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی حەویجە بەکارێکی نەرێنی دەزانین چونکە ناکرێت کێشە سیاسەکان لەسەر حیسابی خەڵکی حەویجە یەکلایی بکرێتەوە. دوایەوەی لەمەوبەر حکوومەتی عێراق ئۆپەراسیۆنی مووسڵی پێشخست لە ئێستاشدا حکوومەتی عێراق پلانی هەیە ئۆپەراسیۆنی حەویجە بخاتە دوا ناوچەی عێراق بۆ پاکردنەوەی لە داعش و ئەمەش بە کارتێکی نوێی سیاسی بەغدا ناو دەبرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.